مەیدانی ئاژەڵدارانە لە قەزای سۆران گلەیان لە بازارکردنیان هەیە. ئەویانی دەرەوە دەهێتنی سووریای ترکیای ئیران ئەو بازاری شکاندیە بەلاری و لە قاچاق دێت لە سیدەکە و لە حاجۆمەرا دێ لە لای پشدەرە هۆردی لەوێن دەرج دێت. ئێستا ئادوو دەکە بڕک گیرای بە فرێگەلە لەوێن دەرج زۆر دێت هەمووش بە قەرساقی دەین. هێنانی ئاژەڵێکی زۆری بیانی بە شێوازی قاچاق لە سنووری برادۆست و حاجیۆمەران کاریگەری کردۆتە سەرفرۆشتنی ئاژەڵی خۆماڵی و بازاریان لاواز بووە. بەڕێز بازار حیوانی باش نییە زابرێ لە بەرچی باش نییە ئەو حیوانی ئێرانی و سووریا و تورکیای بازاری خرا کرد تێگەی دۆلاری شوای لێ کرد بازار هەر هیچ بازار نییە بەخۆ ئەبینێ ئێستا ڕۆژانە دەی لە مەیدانێ ئەگە بیچ حیوان دێ دو حیوان پێ نافرۆشێن والله بازار ئەویان هیچ نییە لەبە ماری ئیرانێ دێ بازار ریمەیە کوشتێنە ئەو بزنە یا 300,000 یا 200,000 کەس پێ نادا ئەوە دوو زمرێ دەهین مێرە هیچ بازار نیە لەبە بازار ئیرانێ لەبە وەرەقەی سەبارەت بە داخیلبوونی ئاژەڵی قاچاق بۆ سنووری سۆران قائیمقامی سۆران دەڵێت ئەگەرچی کۆنتڕۆلکردنی هێنانی ئاژەڵی قاچاق لە سنوورەکان کارێکی ئەستەمە بەڵام بەردەوام لە هەوڵی کۆنتڕۆلکردن داین و سەرپێچی کارانیش سزا دەدرێن. بەڕاستی ئێمە هەر وەکو بڕیارەکانی وەزارەتی کشت و کاڵشەکە هاتنی مەڕووماڵاتی بیانی بە هەموو شێوەیەک قەدەغەیە. کۆنتڕۆلکردنی ئەو پرۆسێسە تۆزێک سەختە هەم لەبەر ئەوەی چونکە ئەو مەڕووماڵاتە هەمووی بەو تیاکاندا دێن و لەسەر سنوورەکان بە شێوەیەک دێن کە لەوانەیە تۆزێک ئەستان بیتن بۆ هێزەکانمان بتوان کۆنتڕۆلی بکەین بەڵام ئێمە 23 مانگیش چوارشەمەی ڕابردوو کۆبنەوەیەکمان لەسەر ئەم بابەتەرێکە خست لەگەر بەڕێز قایمقامی چۆمان و بەڕێوەبەری ناحیە سیدەکان و بەڕێوەبەری ناحیە دیانەش و بەڕێوەبەری بازگەکانی ئاسایشیش بۆ بتوانین چۆن هەماهەنگی بکەین تا بتوانین کۆنتڕۆلی ئەوەی بکەین کە ئەو مەڕووماڵەتانە نێنە ناو هەرێمی کوردستان. کاری قاچاقچێتی لە سەرجەم سێکتەرەکانی ژیان لە هەرێمی کوردستان زۆرترین زیانی بە هاوڵاتیان و ژێرخانی ئابووری هەرێم گەیاندووە. هەرچی سوود و قازانجی هەیە بۆ خەڵکانێک دەڕوات کە دەستڕۆیشتون و لەسەرەوەی یاسان. ئازاد ئۆمەراوەیی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.